75 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی یەکەم کۆماری کوردستان کە لە سەدەی 20دا ڕاگەیەندرا. کۆمارەکە تەمەنی کەم بوو، بەڵام وەک دەستکەوتێک لە مێژووی کووردا یادی دەکرێتەوە. کۆماری کوردستان لە دوای ڕێبەندانی 2646 کوردی بەرامبەر بە 22 کانونی دووەمی 1946 زاینی لە شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرا. کۆمارەکە کیانێکی کوردی کەم تەمەن بوو کە لە دوای کۆماری ئارارات لە تورکیا دامەزرا. کۆماری کوردستان بە ڕێبەرایەتی قازی موحەممەد و لەلایەن حزبی دیموکراتی کوردستانەوە بە فەرمی ڕاگەیەندراو. نوێنەرانی پارچەکانی کوردستانیش تیایدا بەشدار بوون. هاوکاتیش بوو لەگەڵ دامەزراندنی کۆماری ئازربایجاندا. دامەزراندن و لە ناوچوونی کۆمار پەیوەست بوو بە دۆخی ناوخۆی ئێران و ناوچەکە و ئەو ململانەیەی لە نێوان وڵاتانی ڕۆژاوایی و سۆڤیەتدا هەبوو کە جەنگی ساردی لێکەوتەوە. کۆمارەکە لەگەڵ دامەزراندنی کۆمەڵێک ئامانجی هەبوو، لەوانە ئۆتۆنۆمی بۆ ناوچە کوردیەکانی ئێران لە چوارچێوەی دەوڵەتی ئێراندا، هەروەها زمانی کوردی بکرێتە زمانی ڕاگەیاندن و خوێندن و بەڕێوەبردن. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەری بۆ کوردستان بە مەبەستی چاودێری دەوڵەت و بابەتە کۆمەڵایەتیەکان و هەڵبژاردننی سەرجەم بەرپرسەکان لە خەڵکی ناوچەکە. لە ماوەی 11 مانگ تەمەنی کۆمارەکەدا لە بواری جیاجیادا چەندین دەستکەوتی هەبووە و کاریگەری لەسەر فۆرمگرتنی شۆڕش و ناسنامەی کورد بەگشتی داناوە. لە 26 ئازاری 1946 بەهۆی فشاری هێزە ڕۆژاواییەکان سۆڤیەت دوای وەرگرتنی مافی دەرهێنانی نەوت پەیمانی بە حکوومەتی ئێرانیدا کە لە باکووری ئێران بکشێتەوە. لە مانگی حوزەیراندا ئێران دەستی گرتەوە بەسەر ئازەربایجاندا. ئەمە بووە هۆی دابڕانی کۆماری کوردستان لە سۆڤیەت و دوجار بووە هۆی داڕمانی لە 15 کانونی یەکەمدا. بەهۆی ئەوەی لە کاتی گرتنەوەی ئازەربایجان هێزەکانی ئێران توندوتیژی زۆریان بەکارهێنا بوو، قازی موحەممەد بۆ بە دوورخستنەوەی ناوچەکانی کۆمار لە چارەنووسێکی لەو شێوەیە خۆی ڕادەستی هێزەکانی حکوومەتی تاران کرد. بەڵام لە 31 ئازاری 1947 قازی موحەممەد بە تۆمەتی خەیانەت لە دەوڵەتی ئێران لە مەهاباد لە سێدارەدرا.